لیۆنێل میسی گەڕایە مەشق و ڕاهێنانەکانی بارسلۆنا و ئامادەکاری دەکات بۆ یارییانەکەی بەرامبەر سێلتا ڤیگۆ. پاشەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لیۆنێل میسی نەشتەرگەری شکانی بەردی گورچیلی بۆ ئەنجام درا. میسی بە تەواوی چاک بۆتەوە بەشداری لە مەشق و ڕاهێنانەکانی بارسلۆنا کردووە. بەپێی هەواڵی ڕۆژنامەکانی ئیسپانیا ئەرستێرە ئەرجەنتینەکە هاوشەی هاوڕێکانی بەشداری لە ڕاهێنانەکان کردو و هیچ کێشەیەکیشی بۆ دروست نەکردووە. پێشبینیش دەکرێت میسی بۆ یاری ئەم هەفتەی یانەکەی بەرامبەر سێلتا ڤیگۆ لە خولی ئیسپانیا بەشداری بکات. ئیدارەی مانچستەر سیتی پاش دەستنیشانکردنی گواردیۆلا وەک ڕاهێنەری وەرزی داهاتوو ترسیان هەیە لە ئەنجامەکان یانەکە لەم وەرزەدا. بەپێی هەواڵی ڕۆژنامەی میرۆری بەریتانی ئیدارەی مانچستەر سیتی ترسیان هەیە یانەکە لە ماوەی داهاتوودا ئاستی بەرەو خراببوون بچێت و یانەکە هیچ نازناوێک دەستەبەر نەکات. راپۆرتە ڕۆژنامەکە تەکیدی کردوێتەوە مانوێل پیرگرنی ڕاهێنەر پاش ڕاگەیاندی ڕاهێنەری داهاتوو یانەکە هیچ لێدوانێکی دڵخۆشکەری نەداوە. ئەمەش لە کاتێکدایە پێشتر ئەو ڕاهێنەرە هەموو هەفتەیەک لە کۆنفرانسی هەواڵیدا دەربارەی یانەکەی لێدوانی هەبوو. مانچستەر سیتی لە ئێستادا لە خول و دوو جامی ئینگلتەرا و چامپیۆنز لیگ بەشداری دەکات و یانەکەش دەیەوێت لە کۆتای ئەم وەرزەدا نازناوێکی گرنگ دەستەبەر بکات. فینگەری ڕاهێنەری ئارسناڵ یاری ئەم هەفتەی یانەکەی بەرامبەر لیستەر سیتی بێگلایکەرەوە دەزانێت بۆ دیاریکردنی پاڵەوانی ئەم ساڵی پریمەر لیگ. لا لێدوانیدا ئارسن فینگەری ڕاهێنەری ئارسناڵ ئاشکرای کرد یاری ئەم هەفتەی یانەکەیان بەرامبەر لیستەر سیتی یەکلایکەرەوە دەبێت بۆ دیاریکردنی پاڵەوانی ئەم وەرزە. ناوبراو تەکیدی کردەوە لەم یاریدا هەوڵ دەدەین سەرکەوتن تۆمار بکات و لە ململانەی بەدەستهێنانی نازناوەکە تا کۆتایی وەرز دەجەنگێن. وتیشی بە سوودوەرگرتن لە ئەستێرە بەتواناکانمان و یاریگا و هاندەران هەوڵ دەدەین شکست بە لیستەر سیتی بهێنین و زیاتر فشار لەسەر ئەو یانەیە دروست بکەین. لە یاریەکانی ئەم هەفتەی خولی ئینگلتەرا یەکشەمە ئارسناڵ ڕووبەڕووی لیستەر سیتی دەبێتەوە. یانی ئارسناڵ دەوێت پاداشتی مەسعود ئۆزیل و ئەلێکسیس سانچێز یاریزانەکانی یانەکەی بکات. ڕۆژنامەی زەسەنی بەریتانی بڵاوی کردوێتەوە کە یانی ئارسناڵ ئینگلیزی هەوڵ دەدات پارێزگاری لە مەسعود ئۆزیلی ئەڵمانی و ئەلێکسیس سانچێزی چیلی یاریزانانی یانەکەی بکات بۆ چەند ساڵێکی تر گرێبەستەکانیان نوێ بکاتەوە. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ کردووە کە یانی تۆپچەکان دەوێت لە بەرامبەر ئەو ئاستە بەرزەی ئەم دوو یاریزانە لەم وەرزەدا پێشکەشیان کردووە پاداشتیان بکات. زەسەن دوو پاتی کردوێتەوە کە بەڕێوەبەری کارەکانی ئۆزێل گفتوگۆیان لەگەڵ ئیدارەی ئارسناڵ کردووە بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەیان کە لە 2009دا کۆتایی دێت. لەبارەی سانچێزیشەوە ئاماژە بۆ دەکات کە ئەم هێرشبەرە نزیکە لە نوێکردنەوەی گرێبەستەکە و لایەنەکەیدا زۆر دڵخۆشە.